الو الو سلوك. الو ام کاتتان باش. سڵاو خۆشەویستان، بینەرانی پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیا، خۆشحاڵین ئەمڕۆژ لە یاری کۆتایی خولی لاواندا هاتینێتەوە خزمەتان بۆ گواستنەوەی ڕاستەوخۆی یاریەکە. ئەم یاریە لەلایەن کۆمنتاری بتوانە کاک عوسمان ئەحمەد ناسراو بە مولازم کۆمنتاری بۆ دەکرێت. سپاس بۆ بەڕێزیان کە ڕکماردبوونیان کێشا. ئێمە ئێستا لە نێو یاریگای مامزجارین لە شاری قەڵاسی خۆشەویست. خولی لاوان ماوەیەکە کراوەتەوە، ئێمە لە یەکەم ڕۆژی ڕاکێشانی تیر و پشکەکە لێوێ ئامادە بووین و یاریەکانمان بە تەواوەتی نەگواستوەتەوە، بەڵام خۆشحاڵین ئەمڕۆ لە یاری کۆتایی لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین بۆ گواستنەوەی ئەم یاریە، بە ئومێدی ئەوەی کە یارێکی چێژبەخش بێت. سپاس کە لەگەڵماندا بمێننەوە، بە کۆمنت و لایکەکانتان هاوکارمان بن، پشتیوانمان بن بۆ ئەوەی زیاترین کەس ببینێت. سپاس بۆ هاوکارم بێستۆنی برایم کە ئەرکی وێنەگرتنی ئەم یاریە لە ئەستۆیەوە. أو يوقع هذا بطريقة مكان أيوة بس صحاك بابا لا كنا نص كنا
Yarım ekran. Ne olacak bu da? Ne bilirsin? Al bak. Ama kim benim karşıya yaparız. Ya jawabannya apa ya? Ne yapıyorsun? Kaka, para sakan. Kaka,
جانەوە بە سەوت کاکە ئەمەد ناوەڕاست یانی کوالتی کوالتی بس ضربة تحت نورمال زانت چۆن متابە سڵاو وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێزی کەناڵی ڕانیا زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە یەکێ لە یاریەگریکانی خولی لاوانی ناوچەی ڕاپەڕین واتە هەر لە سنووری پیرەمەگرونەوە تا دەگاتە ڕانیە و قەڵاتزێ وەرزش دۆستانی عزیز هاندەرانی هەردوو لە بینەرانی بەڕێز ئەمڕۆ لە قەڵاتزێ خۆشەویست یاری نێوان یاری کۆتایی لە نێوان لاوانی قەڵاتزێ و لە نێوان لاوانی ڕانیەیە بێگومان ئەم یاریە تایبەتمەندی خۆی هەیە هیوادارین چێژێکی تایبەتی هەبێ و یاریەکی خۆش بێت و یاریەکی پڕ نمایشێکی جوان بێ یاڵە تۆپ لە ناوەڕاست یاریگە پێکاتەی هەردوو تیپ دیارە نابژوانی بەڕێز محەممەد حسێن لە ناوەڕاست پەی ڕەوحەما لەگەڵ سەروەر کۆساری لەلایەکان ئاریان جەعفەر نابژوانی چوارەم و هەروە پێکاتەی هەردوو تیپ بەم جۆرەیە لە گۆڵ پێکاتەی لاوانی ڕانیە لالۆ ژمارە 33 لە ناو گۆڵ ڕەوەز خالید محەممەد ئیبراهیم لە هێڵی بەرگری لەلایەکان یوسف عومەر پاڤێڵ ئاسۆ لە ناوەڕاست کاپتن محەممەد سعید ژمارە 5 میرخان ئازاد ژمارە 12 دیلمان دڵشاد ژمارە 6 و هەروە ئاکار عەلی لە پێشەوە هجومی هێرشبەری ناوەڕاست و هەروە ئەحمەد وشیار لە باڵەکان لەگەڵ عەبدوڵڵا عەبدوڕەحمان واروە پێکاتەی لاوانی قەڵاتزێ بەم جۆرەیە لە ژیلوان لە گۆڵپارێز دانیال ئاریا لە هێڵی بەرگری لەلایەکان ئاریان و هەروەها دیما لە باڵەکان بڕیار بەڵێن لە ناوەڕاست محەممەد باهۆس وانیار ئەحمەدیش لە پێشەوە دیارە ڕاهێنەری لاوانی ڕانیا مامۆستا ڕێبازە یاریدەرەکەی مەلا عوسمان و هەروە ڕاهێنەری لاوانی یاڵە هێرشێک بەڵام گۆڵپارێزی لاوانی ڕانیە تۆپەکە کۆنتترۆل دەکا ڕاهێنەری لاوانی قەڵاتزێ شاهۆ کاپتن شاهۆ لەگەڵ یاریدەرەکەی سەباح وەرزش دۆستانی عزیز یاری بەردەوامە یاڵە تۆپ بۆ کڕانیانی لاوانی ڕانیە لەلایەکان یاڵە ژمارە 4 یاڵە بۆ پێشەوە هێرشێک بۆ لاوانی ڕانیە لە باڵەکان ژمارە 4 یاڵە تۆپ بەردەوامە کاپتن بەڵێ یاریدەری نابژوان دەستی بەرز کردەوە واتە فاوڵ بۆ لاوانی ڕانیە فاوڵ بۆ لاوانی ڕانیە بەڵێ یاڵە فاوڵ بۆ لاوانی ڕانیە بزانین ئەم فاوڵە وەرزش دۆستانی ئازیز بینەرانی بەڕێز فاوڵ بۆ ڕانیە ژمارە 12 یاڵە میرخان
یاڵە میرخان بەڵام گۆڵ پارێز ژیلوان تۆپەکە کۆنتترۆل دەکا گۆڵ پارێز ژیلوان تۆپەکە کۆنتترۆل دەکا ئێستا تۆپ لە بەرژەوەندی لاوانی قەڵات زێ لێدانەکە جێبەجێ دەکا بۆ ناوەڕاست یاریگا یاڵە هێڵی بەرگری ڕانیە تۆپەکە کۆنتترۆل دەکا یاڵە ناوەڕاست یاریگا تۆپ بۆ قەڵاتزێ یاڵە تۆپ بۆ قەڵاتزێ تۆپ بۆ قەڵاتزێ بۆ پێشەوە کاپتن یاڵم کاپتن محەممەد تۆپەکەی کۆنتترۆل نەکرد یاڵە بۆ ڕانیە یاڵە بۆ لاوانی ڕانیە بۆ لاوانی ڕانیە بەڵام سوودی لە تۆپەکە نەبینی ئاکار سوودی لە تۆپەکە نەبینی لێدانی گۆشە بۆ لاوانی ڕانیە وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز دیارە ئەوە بۆ پێنجەمین جارە ئەم خولی لاوانی ڕاپەڕین بەردەوامە خولی لاوانی ڕاپەڕین بەردەوامە بێگومان قەڵاتزێ بەم جارەوە بۆ پێنجەمین جارە دەچێتە یاری کۆتایی ئێستا لێدانی گۆشە یاڵە لێدانی گۆشە بۆ ڕانیە بەڵام کوڕانی قەڵاتزێ تۆپەکە دوور دەخەنەوە یاڵە بۆ ژمارەسی یاڵە لەلاکان یاڵە بەڵێن تۆپ لە بەرژەوەندی بەڵێن یاڵە بەڵێن جوانە بەڵێن بەڵام فاول بۆ بەڵێ فاول بۆ بەڵێن فیکەی نابژیوان لە بەرژەوەندی لاوانی قەڵاتزێ کوڕانی قەڵاتزێ فاول بۆ بەڵێن یاڵە ژمارە حەوت ئەحمەد فاولەکە جێبەجێ دەکا ژمارە حەوت لێدانەکە فاولەکە جێبەجێ دەکا ناوبژیوان لەوێ وەستاوە بۆ ڕێنماییکردن بۆ یاریزانان بەڵێ لێدانەکە جێبەجێ دەکا ئێستا بزانین ئەنجامی ئەو تۆپە چی دەبێت یاڵە کوڕانی قەڵاتزێ یاڵە کوڕانی قەڵاتزێ فاول بەڵێ فاول لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە سوودیان لەم فاوڵان نەبینی یاڵە لێدانەکە جێبەجێ دەبێ لێدانەکە لەلایەن یاریزانی بەرگری یاڵە ڕەوەس خالید یاریزانی هێڵی بەرگری تۆ بۆ کوڕانی ڕانیە یاڵە ڕانیە بەڵام قەڵاتزیەکان وەری دەگرن یاڵە قەڵاتزیەکان وەری دەگرن تۆپ لە بەرژەوەندی کاپتن بەڵێ کاپتن تۆپەکە دوور خستەوە وەکو ئاماژەم پێدا ئەم خولا بۆ پێنجەمین جارە لاوانی قەڵاتزێ بەم جارە پێنجەمین جارە دەچنە کۆتایی دوو جار خولەکەیان بەدەستێناوە بێگومان دوو جار خولەکەیان بەدەستێناوە واتە ساڵی 2009 یاڵە بۆ ڕانیە بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە یاڵە گۆڵ پارێز دەیدا بە یاریزان لە باڵەکان بۆ قەڵاتزێ یاڵە هاڵدانی لا بۆ ڕانیە وەکو ئاماژەم پێدام 5 جار چوونەتە کۆتایی دوو جار بوونەتە پاڵەوانی خولەکە واتە ساڵی 2019 و ساڵی 2021 دوو جار خولەکەیان بەدەستێناوە یاڵە کاپتن یاڵە لە ناوەڕاست ژمارە سی تۆپ بۆ ژمارە سی یاڵە لەلایەکان بەڵێن هێرشێک بۆ قەڵاتزێ بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەکاتەوە هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە هەڵدانی لا بۆ کوڕانی قەڵاتزێ دوو جار بوونەتە پاڵەوانی ئەم خولا بێگومان پێنجەمین جارە و هەر پێنجارەکە چوونەتە کۆتایی لەم پێجارە دوو جار خولەکەیان بەدەستێناوە یاڵە بۆ قەڵاتزێ دووبارە هەڵدانی لا بۆ قەڵاتزێ وەرزش دۆستانی خۆشەویست بەڵێ هەڵدانی لا بۆ قەڵاتزێ واتە ئەگەر بە ئینگلیزی باسی بکەین یان بە عەرەبی وەکو کە ئاماژەی پێدرێ دەڵێ ئاوت هەڵدانی ئاوت بەڵام کوردیەکە جوانترە هەڵدانی لا بەڵێ یاڵە تۆپەکە دوور دەخاتەوە ڕەوەز دووری دەخاتەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی قەڵاتزێدایە لە ژێر کۆنتترۆڵی کوڕانی قەڵاتزێ یاڵە بەڵێن بەڵام سوودی لێی نەبینی تۆپ لە ناوەڕاستی یاریگا وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز
خولی کۆتایی خولی لاوان دیارە لیژنەی باڵای تیپە میلیەکانی ڕاپەڕین بۆ پێنجەمین ساڵە هەڵدەسن باکردنەوەی ئەم خولە تۆپ بەرز دەبێتەوە تا ئێستا هیچ کامێکیان هێرشێکی مەترسیداریان نەخستۆتە سەر گۆڵی یەکتری بەڵێ دیارە ئەم خولە بە سپۆنسەری کاک حاجی دیدار شێروانی بەڵێ کە خاوەنی گروپی کۆمپانیەکانی ئەتڵەسە سپۆنسەری خولەکەی کردووە سوپاس بۆ کاک حاجی دیدار شێروانی کە خاوەنی گروپی کۆمپانیەکانی ئەتڵەسە سپۆنسەری ئەم خولەی کردووە یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی ڕانیە تۆپ لە بەرژەوەندی ڕانیە تۆپ لە بەرژەوەندی ڕانیە هاڵدانەکەی جێبەجێ کرد عەبدوڵڵا هەڵدانەکە جێبەجێ دەکا فیکەی ناوبژیوان بزانین ناوبژیوان بەڵێ دەڵێت دووبارەی بکەوە لە کات و ساتی خۆیدا لە شوێنی خۆیدا دەبێ هەڵدانەکە جێبەجێ بکرێت یاڵڵا بۆ ڕانیە تۆپ لە بەرژەوەندی ڕانیە بەڵام کاپتن تۆپەکە وەردەگرێت و دابەشی دەکات بۆ ژمارە 19 بەڵێ کاپتن دەیدا بە دیما یاڵڵا بۆ پێشەوە یاڵڵا بۆ بڕیار ئۆ مەترسیدار بۆ بڕیار مەترسیدار بوو ژمارە 39 هێرشێکی مەترسیدار بەڵام سوودیان لا هێرشەکە نەبینی تۆپ ئێستا لە بەرژەوەندی و لە کۆنتترۆلی گۆڵپارێزی ڕانیە و بەرگری کار ڕەوەزدایە یاڵڵا ڕەوەز بۆ لایەکان بۆ ئەحمەد سوودی لێی نەبینی ژمارە 33 لێ هەڵدانی لا جێبەجێ دەکات ژمارە 33 ئاریان یاڵڵا ئاریان بۆ بەڵێن بەرگریکاری ڕانیە بەڵێ یاریدەری ناوبژیوان دەستی بەرز کردەوە ڕەوەز لێدانەکە جێبەجێ دەکا بۆ پێشەوە بەڵام یاریزان گۆڵپارێز تۆپەکەی کۆنتترۆل کرد یاڵە تۆپ لە بەرژەوەندی گۆڵپارێز یاڵە بەڵێن یاڵە لەگەڵ ڕەوەز دووری دەخاتەوە تۆپ یاری لە ناوەڕاستی یاریگایە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی قەڵاتزێ لاوانی قەڵاتزێ پاساتێکی جوان یاڵە بەڵێن بۆ ناوە بەڵام هێڵی بەرگری ڕانیە تۆپەکە دوور دەخاتەوە یاریزانی هێڵی بەرگری ڕانیە تۆپەکە دوور دەخاتەوە یاریزان یوسف عومەر یاڵڵا ئاریا هەڵدانەکەی جێبەجێ کرد بەڵام گۆڵپارێز لالۆ عالی ژمارە 33 تۆپەکەی کۆنتترۆل کرد یاڵڵا تۆپ لە بەرژەوەندی لالۆ لێدانەکە جێبەجێ دەکات بۆ ناوەڕاستی یاریگا یاڵڵا لاوانی قەڵاتزێ بۆ دواوە بەباشی کۆنتترۆلی نەکرد بەڵێ هەڵدانی لێدانی گۆشە بۆ لاوانی ڕانیە میرخان ئازاد لێدانەکە جێبەجێ دەکا میرخان یاریزانی هێڵی ناوەڕاست لێدانی گۆشەکە جێبەجێ دەکا بزانین ڕانیەکان سوود لەم لێدانە دەبینن لێدانی گۆشە یاریزانانی ڕانی خۆیان ئامادە کردووە یاڵە میرخان یاڵە میرە یاڵە بۆ ناوە بەڵام بۆ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی لاوانی قەڵاتزێ وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز کەناڵی ڕانیە تەلەڤیزیۆنی خۆتانە لە خزمەت ئێوەدایە و ئەوەی ئێمە پێمان بکرێت لە هەر شوێنێک بێت دەتوانین یاریەکان پەخش بکەین یاریەکان بۆ ئێوە بگوازینەوە وەرزش دۆستانی عزیز بەڵێ فیکەی ناوبژیوانی ناوەڕاست محەممەد حسێن یاڵە ئێستا دەڵێ لێدانەکە جێبەجێ بکە بەڵێ وەرزش دۆستانی عزیز هاوکاری بەڕێز خۆشەویستمان کاکە مەڵبەن لەگەڵماندایە و هەروە کامیڕەمان کاکە بێستون ئیبراهیم و هەروە براتان عوسمان ئەحمەد ناسراوە بە ملازم عوسمان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین یاری بەردەوامە یاڵە بۆ ڕەواز یاریزانی هێڵی بەرگری یاڵە لە بەرژەوەندی خۆتدایە
بزانین تۆپەکە ئەنجامی چی دەبێت نابێت تۆپ لەوێ ڕابگیرێ بەڵام کاپتن محەممەد سعید تۆپەکە دوور دەخاتەوە کاپتن محەممەد سعید تۆپەکەی دوور خستەوە وەستان یاری پێکردنی تۆپ لەم شوێنانە بەڕاستی مەترسیدارە و دەبێت لەو شوێنانەدا تۆ پاساتەکەی پێ بکەیت تۆپ لە بەرژەوەندی کوڕانی قەڵاتزێ لاوانی قەڵاتزێ وەکو باسم کرد لاوانی قەڵاتزێ بۆ پێنجەمین ساڵ لەسەریەک دەچنە یاری کۆتایی بێگومان ئەو 5 ساڵی لەسەریەک بەڕێز سەرپەرشتیاری لاوانی قەڵاتزێ مامۆستا ڕێبوارە و هەروە سەرپەرشتیاری لاوانی ڕانیا بەڕێز کەریمە بەڕێز مامۆستا کەریم و هەروەها دیارە ئەو بەڕێزانی کە خزمەت دەکەن محەممەد قادر ئەوە وەکو پزیشک و هەروە وەکو باسشم کرد ڕاهێنەری لاوانی قەڵاتزێ مامۆستا ڕێبازە و عوسمان عەبدوڵڵاش یاری دەرەتی کە ناسراوە بەمەلا عوسمان یاریزان لە ناوەڕاستی یاریگا کەوتووە بە هیوای سەلامەتی بە هیوای سەلامەتی بۆ ئەم یاریزانە باڵێ یاریزانی ژمارە سێ لە ڕیزی لاوان محەممەد ئیبراهیم یاڵڵا یاری بەردەوامە یاڵڵا بۆ عەبدوڵڵا بۆ ناوەڕاست بەڵام سوودی لێی نەبینی یاڵە کاپتن محەممەد تۆپ دەگەڕێتەوە بۆ محەممەد ژمارە سێ دابەشی دەکات بۆ یوسف یاڵڵا بۆ میرخان یاڵە میرخان لەلایەکان بەڵام یاریزانی ژمارە 33 ئاریان تۆپەکە کۆنتترۆل دەکا بە شێوازێکی جوانە تۆپەکە دابش دەکا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی قەڵاتزێ بەڵام محەممەد کۆنتترۆلی دەکا یاریزانی هێڵی بەرگری تۆپ لە بەرژەوەندی محەممەد یاڵە تۆپ لە بەرژەوەندی محەممەد کاپتن محەممەد لێدانەکەی جێبەجێ کرد یاڵە ژمارە 2 پاڤێڵ دەیدا بە ئەحمەد وشیار یاڵە ئەحمەد کاپتنی قەڵاتزێ تۆپەکە وەردەگرێ بەڵێ زۆر جوانە هێرشێک بەڵام بە ئاسانی لالۆ تۆپەکە کۆنتترۆل دەکا یاڵە بۆ پاڤێڵ یاڵە تۆپ لە بەرژەوەندی ئەحمەد یاڵە ئەحمەد دەیدا بە یاریزانی هێڵی ناوەڕاست بۆ یاڵە لەلایەکان کاپتن محەممەد بەڵام لەوێ ژمارە سێ وەری دەگرێ باڵێ بۆ خۆم بەکە لەوێم دانەوە تۆپەکە بۆ من هاتەوە بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عزیز ئەو ئاراستی ئەو تۆپە بۆ من هات ئیدی منیش بەسەر هەوڵم دابیان دەمەوە بەڵام هەرچۆنێکی بێ تۆپەکەم دانەوە یاری بەردەوامە هەڵدانی لا بۆ کوڕانی لاوانی ڕانیا یاڵە بۆ لاوانی ڕانیا هەڵدانەکە جێبەجێ دەکا وشیار بۆ پێشەوە بەڵام یاریزانی ژمارە 19 دیما تۆپەکەی دوور خستەوە یاڵە تۆپ لە بەرژەوەندی ڕانیا هێرشێک بۆ لاوانی ڕانیا یاڵە بۆ لاوانی ڕانیا ئەحمەد بەڵام سوودی لێی نەبینی یاریزانی قەڵاتزێ تۆپەکە دەداتەوە بە میرخان یاڵە میرخان بەڵام گۆڵپارێز ژیلوان تۆپەکە کۆنتترۆل دەکا یاڵە یاری بەردەوامە ژیلوان لێدانەکە جێبەجێ دەکا بۆ ناوەڕاستی یاریگا یاڵە محەممەد بەڵام سوودی لێی نەبینی هێرشێک بۆ لاوانی قەڵاتزێ یاڵە ژمارە 39 بڕیار تۆپ لە بەرژەوەندی بڕیار یاڵە بڕیار جوانە بڕیار پاس دەدا بە ئەحمەد بۆ بڕیار یاڵە بڕیار بۆ ناوە بەڵام تۆپەکە دوور خرایەوە میرخان تۆپەکەی دوور خستەوە ماترسی هێرشەکەی کەم کردەوە تۆپ لە بەرژەوەندی لاوانی قەڵاتزێ یاڵە بۆ کوڕانی ڕانیا ئاکار تۆپەکە وەردەگرێ تۆپ لە بەرژەوەندی محەممەد محەممەد یاڵە کاپتن بۆ ئەحمەد یاڵە بۆ کاپتن بۆ ئەحمەد یاڵە بۆ پێشەوە ژمارە 30 بەڵێن بەڵام یاریزانانی هێڵی ناوەڕاستی ڕانیا تۆپەکە لاوانی ڕانیا تۆپەکە کۆنتترۆل دەکەن یاڵە ئاکار تۆپەکەی چۆن دەڵێ زۆر تاخیر کرد
هەڵدانی لا یاڵە وشیار پاڤێڵ هەڵدانەکە جێبەجێ دەکا یاریزانی هێڵی چاپ فیکەی نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە فیکەی نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە یاڵە هەڵدانی لا وەرزش دۆستان بینەرانی بەڕێز یاریەکە تا ئێستا ئەنجامەکەی هیچ بە هیچ واتە 0-0 ئاستی هەردوو تیپیش لاوانی قەڵاتزێ لاوانی ڕانیا یەک ئاستە یاڵە لێدانەکەت جێبەجێ دەبێ لێدانی فاوڵ ژمارە 6 یاڵە دیلمان فاوڵەکە جێبەجێ دەکا دیلمان یاریزانی ژمارە 6 لە ڕیزی لاوانی ڕانیە یاڵە دیلمان بۆ ناوەوە دیلمان یاڵە لێدانێکی جوان بەڵام گۆڵپارێز کۆنتترۆلی تۆپەکەی کرد و تۆپەکەی دوور خستەوە گۆڵپارێز ژیلوان بە لێهاتووی خۆی تۆپەکەی دوور خستەوە و هەروە دیلمانیش با شێوازێکی جوان تۆپەکەی ئاراستەی ژیلوان کرد تۆپ لە بەرژەوەندی بەرگریکارانی لاوانی قەڵاتزێ یاڵە دیمە بۆ بەڵێن یاڵە بۆ کوڕانی قەڵاتزێ فیکە نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی قەڵاتزێ لاوانی قەڵاتزێ کاپتن محەممەد گفتوگۆ دەکات لەگەڵ نابژیوان بەڵام کە فیکە لێدرات ئیدی تەواو گەڕانەوەی نییە بەفرۆزە و پێویست هاوی یاریزانە گفتوگۆی زۆر لەگەڵ نابژیوان نەکات فیکە لێدراوە تازە فیکە لێدراوە بەڵێ یاڵە تۆپ لە بەرژەوەندی لاوانی قەڵاتزێ یاڵە دانیال بزانین دانیال لێدانەکە جێبەجێ دەکا یاڵە دانۆ یاڵە بەڵام تۆپەکە دوور دەکەوێتەوە دووبارە ماڵی گۆڵ بۆ کوڕانی لاوانی ڕانیە یاڵە لالۆ تۆپەکە دەدا بە یاریزان یوسف دەیگەڕێنەوە بۆ ڕەواز یاریزانی هێڵی بەرگری دەیدا بە هاوکارەکەی بۆ محەممەد یاڵە محەممەد یاریزانی هێڵی بەرگری بۆ محەممەد یا بۆ کاپتن محەممەد تۆپ لە بەرژەوەندی کاپتن محەممەد بەڵام تۆپەکە نەگەیشت یاریزان تۆپەکەی وەرگرت بەڵێ کوڕانی قەڵاتزێ تۆپەکان وەرگرت بەڵام ڕانیەکان وەریان گرتەوە تۆپ لە بەرژەوەندی دیلمان دڵشاد دیلمان لێدانەکەی جێبەجێ کرد یاڵە پاڤێڵ بۆ ناوەڕاست پاڤێڵ بەڵام هەڵدانی لا بۆ ڕانیە بزانین هاڵدانی لا بۆ ڕانیە بەڵێ هاندەرانی لاوانی ڕانیەش لێرە لیاریگە ئامەدەن واروە هاندەرانی لاوانی قەڵاتزێش بێگومان لە یاریگە ئامەدەن دەبینین خەڵکانێکی زۆر وەرزش دۆستانێکی زۆر لە قەڵاتزێ و لە ڕانیا ئامادەن بەڵێ پشووی یەخولەکیمانەیە ناوبژیوان ئەو پشوەی ڕاگەیان وەرزش دۆستان ئازیزان خۆشەویستان بێگومان تۆپی پێ یەکێکە لە وەرشانەی کە هەمیشە چێژی تایبەتی هەیە لەمە دووە ئاشنا دەبینەوە بە خولە جیهانیەکان خولەکانی تۆپی پێ بە تایبەتی ئێستا ئێمە خولی ئیسپانی دەست پێ دەکاتەوە لە 12 مانگ لە ڕۆژی هەینی کاتژمێردا یەکەم یاری لە نێوان یاری ئۆسەسۆنە و ئیشبیلیایە بێگومان دەی شەو یاریەکە ئەنجام دەدرێت بۆەوە بیرێنانەوە دیارە ڕیال مەدرید بە 86 خاڵ بووە پاڵەوان ئەوە سەبارەت بە خولی ئیسپانی کە 12 مانگ دەست پێ دەکاتەوە خولی ئیتاڵی ڕۆژێک دوای ئەو کە 13 مانگ ڕۆژی شەمە دەکات دەست پێ دەکاتەوە لە یەکەم یاریش یانێ میلان پاڵەوانی وەرزی پار لەگەڵ ئۆدێنزی یاری دەکا و هەروە پریمەر لیگ پێشتر دەست پێ دەکاتەوە ڕۆژی هەینی 5 مانگ و هەروە خولەکانی تریش وردەوردە دەست پێ دەکەنەوە خولی بۆندسلیگەش بە هەمان شێوە 5 مانگ ڕۆژێنی دەست پێ دەکاتەوە ئەوە سەبارەت بە خولەکان بەڵام ئەو خولی کە چێژی هەیە تایبەتمەندی خۆیە هەمیشە خولی ئینگلیزیە خولی پریمەر لیگە
کە هەمیشە چێژیش خۆیە من ناڵم خولەکانی چێژیانە بەڵام هەمیشە خولی ئینگلیزی خولی پریمەر لیگ تایبەتمەندی خۆیەیە وەکو باسم کرد ئەوە خولی ئیسپانی 12 مانگ لە ڕۆژێنی کاتژمێردا یاری نێوان ئۆساسۆنە و ئیشبیلیا دەست پێ دەکات شیانی وە بیرێنانەوەیە ئۆساسۆنە لە ڕیزبەندی پلە دەبوو بە کۆکردنەوەی 47 خاڵ و ئیشبیلیا بە 7 خاڵ لە ڕیزبەندی چوارەم بوو لە خولی ئیتاڵی وەکو باسمان کرد ڕۆژی شەممە 13 مانگ یەکەم یاری خولەکە سیریایی میلان و ئۆدنزی کاتژمێر 7 دەست پێ دەکات و ئەوەی کە شانی باسکردنە لە خولی سیریایی ئەگەر هەڵە نەبم یانەکانی کالیاری و هەروە جەنەوە بۆ خولی سیریا بی دەتوانانی بڵین دابەزی و هەروە یانەی کریمۆنزۆ لەگەڵ یانەی مۆنزا سەرکەوتن بۆ خولی سیریایی ئیتاڵی لە پریمەر لیگ وەکو باسم کرد هەینی 5 مانگ خولی پریمەر لیگ خولی پاڵەوانان خولی چێژ خولی خێرایی دەست پێ دەکاتەوە ئەوەش یەکێکە لەوەی کە یەکێ لە یاریە گرنگەکان لە نێوان یانەی ئارسناڵ و کریستال پالاس یەکەم یاری بەڵێ ئەوە لە خولی پریمەر لیگ بۆ بیرێنانەوە بێرنلی واتفۆرد نۆرێت سیتی ئەوانە دابەزین بۆ خولی پلایەکی ئینگلیزی بەڵێ لە خولی پلەیەکی ئینگلیزی وەکو شانی باسکردنە یانی مانچستەر یونایتد خاوەنی 20 جار نازناوی پریمەر لیگە مانچستەر یونایتد ئیڤەرتۆن 19 جارە ئەرسنال 13 جارە و هەروە ئیڤەرتۆن 9 جارە مانسیتی 8 جارە ئەگەر هەڵە نەبم ئەستۆن ڤێلایە 7 جارە چێلسی لەگەڵ سەندەرلاند یەکی 6 جاریان خولی پریمەر لیگی ئینگلیزی بەدەستێناوە ئەوە سەبارەت بە خولەکانە کە لە 1-2 ڕۆژی داهاتوو کە وەکو باسمان کرد خولی بۆندسلیگا خولی پریمەر لیگ و خولەکانی ئیتاڵی و ئیسپانیش لە 12 و 13 مانگ دەست پێ دەکاتەوە هێرشێک بۆ لاوانی تەڵاتزێ یاڵە بەڵێن یاڵە ئەحمەد هەڵدانەوەیەکی جوان بەڵام سوودیان لێ نەبینی بەڵێ هەڵدانی لە بۆ کوڕانی ڕانیە یاڵە کاپتن محەممەد تۆب لە بەرژەوەندی کاپتن محەممەد یاڵە کاپتن بۆ خۆت کاپتن فیکا لە بەرژەوەندی کاپتن محەممەد فیکا لە بەرژەوەندی کاپتن محەممەد فیکا لە بەرژەوەندی کوڕانی لاوانی تەڵاتزێ یاڵە دانیال بۆ ناوەوە دانیال یاڵە بەڵام یاریزانی هێڵی بەرگری محەممەد تۆبەکە دوور دەخاتەوە هاڵدانی لە یاڵە دیما بۆ کاپتن محەممەد یاڵە کاپتن لەلایەکان بۆ خۆت کاپتن بۆ ناوە کاپتن بەڵام یاریزان ژمارە ئاکار ژمارە 24 تۆبەکە وەردەگرێ یاڵە تۆب لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە ئام یاریزانە گلەیە بەڵام نابژیوان فیکەی لێداوە یاریزان کاپتن